بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان ئەمڕۆ حکومەت هێرێمی و کۆمیسیۆنی هەڵبژاردن کۆبوونەوە و ژمارەیەک ڕێکخراوی مەدەنیش لە یادداشتێکدا داوا دەکەن هەڵبژاردنێکی پاک بەڕێوە بچێت. وابریاژە هەفتەی داهاتوو حکومەت و پەرلەمان و کۆمیسیۆن لەسەر دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن کۆببنەوە. بە میواندارێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی دکتۆر سەروەر عەبدوڕەحمان سەرۆکی ئەنووسیتی پێی بۆ پەروەردە و گەشەپێدان لە هەولێریشەوە هۆگر چەتۆ ڕێکخەری تۆڕی شەمز بۆ چاودێری هەڵبژاردن تاوتوی ئەم پرسە دەکەین. سەرەتا ڕاپۆرتێک دەبینین. کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم و حکوومەتی هەرێم لە سەرپرسی هەڵبژاردنەکان کۆبوونەوە و 34 ڕێکخراوی مەدەنیش داوا دەکەن کار بکرێت بۆ هەڵبژاردنێکی پاک و تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە. دوای ئەوەی نێچیروان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێم لە حەڤەی ئەم مانگەنامەیەکی ئاراستەی پەرلەمانی کوردستان کرد و داوای کرد لە 3 مانگ تێپەڕ نەکات هەڵبژاردن ئەنجام بدرێت. ئەم ڕۆژ بۆ هەمان مەبەست کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی لەگەڵ حکوومەتی هەرێم کۆبووە. شیروان زرار وتەبێژی کۆمیسیۆنی هەڵبژاردن و ڕاپرسی هەرێم بۆ پەیام ڕایگەیاند کۆبوونەوەکە لەسەر داوای حکوومەتی هەرێم بوو. لە کۆبوونەوەکەشدا کۆمیسیۆن داوای لە حکوومەتی هەرێم کرد بودجەیان بۆ دابین بکات. وەزارەتی تەندروستی و ناوخۆ و پێشمەرگە و ئەنجومەنی یاسایش هاوکاری کۆمیسیۆن کەن بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران. داواکرابوو کە وادەیەک هەڵبژاردنەکانی خولی پێنجم وتەبێژی کۆمیسیۆن ئاماژە بەوەش دەکات کۆمیسیۆن داوای کردووە سەرەتا پێویستیەکانیان بۆ دابین بکەن پاشان لەگەڵ حکوومەت و پەرلەمان ڕۆژی هەڵبژاردن دیاری دەکەن. ماڵپەری حکوومەتی هەرێمیش بڵاوی کردەوە لە کۆبوونەوەکەدا سەرۆکی حکوومەت و جێگرەکەی ئامادەیی حکوومەتیان بۆ دابینکردنی پێویستیەکانی کۆمیسیۆن دەربڕیوە. وا بڕیاریشە هەفتەی داهاتوو حکوومەتی هەرێم و پەرلەمان و کۆمیسیۆن لەسەر دیاریکردنی ڕۆژی هەڵبژاردن کۆببنەوە. لەلایەکی دیکەوە 34 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی لە یادداشتێکدا کە ئاڕاستی حکوومەت و پەرلەمان و کۆمیسیۆنیان کردووە داوای هەڵبژاردنێکی پاک و پاکردنەوەی تۆماری دەنگدەران دەکەن. لە یادداشتی ئەو 34 ڕێکخراوەدا هاتووە تاکە ڕێگەی دەربازبوون لەم قەیرانە ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک و بێگەردە کە لە سایەیدا پەرلەمانێکی هەڵبژێردرا و حکوومەتێکی شەرعی دروست بکرێت. ئەو ڕێکخراوانە داوا دەکەن لە ئێستاوە بە چاودێری پەرلەمانی کوردستان ڕێکارەکانی هەڵبژاردن دیاری بکرێن و ئەگەر یاسای هەڵبژاردنەکانیش هەموار دەکرێتەوە دەست و بردی لێ بکرێت و بۆ 11 کورسی کۆتاکانیش یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە و تەنیا پێکاتەکان بۆیان هەبێت دەنگ بە نوێنەری کۆتاکان بدەن. ڕێکخراوە مەدەنیەکان سەبارەت بە تۆماری دەنگدەرانیش چەند داواکاریەک دەخەنە ڕوو لەوانە تۆماری دەنگدەران بە بایۆمەتری عێراق ڕێک بخرێت بەمەش ناوی مردووان و دووبارە پاک دەبێتەوە. ئەگەر کاریش بە بایۆمەتری عێراق نەکرێت تۆماری دەنگدەرانی هەرێم لە ناوی مردووان و دووبارە و ناوی ئاوەڕەکانی مادەی 140 و ناوی کوردانی پارچەکانی دیکەی پاک بکرێتەوە و لیستی دەنگدەرانی گشتی و تایبەت لێک جیا بکرێتەوە و لە یەک ڕۆژدا دەنگ بدەن و بنکەکانی دەنگدان لە فرەوێزگەییەوە بکرێن بە یەک وێزگە. داواکاری ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران و ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک لە کاتێکدایە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان دوای کشانەوە لە حکوومەتی هەرێم داوایان کردووە کابینەی هەشتم هەڵبوەشێتەوە حکوومەتێکی کاتی پێک بێنرێت کە یەکێک لە ئەرکەکانی کارکردن بێت بۆ ئەنجامدانی هەڵبژاردنێکی پاک لە ژێر چاودێری نەتەوە یەکگرتووەکان. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان سوپاس بۆ میوانەکانمان کاک دکتۆر سەرۆر بەخێر بێنگە سەرەتا لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. ئەمڕۆ ئێوەکو زیاتر لە 34 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی یادداشتێکتان ئاراستی لایەنە پەیوەندیدارەکان کردووە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک. ناوەڕۆکی ئەم یادداشتەی ئێوە چی لە خۆ دەگرێەوە ئامانستان چی ئامانستان فشار دروستکردنە بۆ بەڕێوەچوونی هەڵبژاردنێکی پاک؟ زۆر سپاس. سەرەتا وەکو ڕاستکردنەوەیەک لەوەیە ئەو یادداشتە دوا درەفت نەبێت کە بە بەڕێستان گەشت پێ خۆی نزیکەی 54 ڕێکخراوە. ئەم ڕێکخراوانەی کۆمەڵی مەدەنی ئێمە دوای ئەوەی یادداشتێک نووسرا و دەردەشە کرا لەسەر ئەم کۆمەڵە خاڵی کە لە یادداشتەکە هاتووە هەر وەکو لە راپۆرتەکەشدا ئیشارەتی پێدرا کۆک بووین. مەبەستی ئێمە ئەوەیە ئێمە هەست بە مەترسیەک دەکەین. مەترسیەک هەیە لە گۆڕێ لەلایەن بەتایبەت حزبە دەسەڵاتدارەکانەوە بەتایبەت ئەوەی کەوە ئێستا بە شێوەیەکی زاڵ و فەرمی نوێنەرایەتی حکوومەت دەکەن کە هەڵبژاردنەکانیش بەلاڕێدا ببردرێ. بەلاڕێدا ببردرێ بەوەی کەوە ئێمە هەڵبژاردن دەکرێت ئەوەی کەوە گرنگە پێویستە هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بکرێت.
ئێمە گومانمان هەیە هەڵبژاردننی پاک و بێگەرد بکرێەوە نەکرد گومانمان هەیە لە یەقینداین هەڵبژاردننی پاک و بێگەرد ناکرێت ئەگەر بێت و بەم شێوازەی ئێستا هەیە بەم ڕێکارانەی ئێستا هەیە بەم پێداویستیانەی ئێستا هەیە بەم کاتە کەمەشکەوە داوای دەکەن هەڵبژاردن بکرێت. ئێمە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی لەگەڵ ئەوەداین کەوا دەستا و دەستکردنی دەسەڵاتە بێت کەوا خەڵک دەنگ سندوق بڕیار بداتکەوە چێ دەسەڵات دەگرێتە دەست گرنگ نییە چێ دەبێت گرنگەوەی خەڵک بڕیار بدات بەڵام ئەم جۆرە بڕیاردانە لە لای خەڵکەوە پێویستە زەمینە سازی بۆ بکرێ بەداخەوە ئێمە پێمان وایە لە لایەنی توانای مرۆییەوە کۆمیسیۆن ئامادەیە وانە لە لایەنی توانای لۆجستیکیەوە کۆمیسیۆن ئامادەیە وەنە پێداویستیەکانی دابین کراوە وانە لە لایەنی گرتنەبەری ڕێکارەکانیشیەوە وانە لە لایەنی مەسلەی ئامادەکردنی تۆماری دەنگدەرانیشەوە وانە لە لایەنی هونەریشەوە مەسلەی تالی سنتەر و مەسلەی جۆری کارتی دەنگدان و بە چی شێوازێک دەبێت ئەمانە هەمووی پێویستی بەکاتە پێویستی بە ڕێکارە و ئەمە تەنها قسەی ئێمە نیە قسەی خودی کۆمیسیۆنیشەکەوە کۆمیسیۆنی هەڵبژاردن کۆمەڵی خەڵکی پرۆفیشنەڵ و شارەزای تێدایە بەڕاستی ئێمە وەکو ڕێکخراوەکان تەقدیری توانای ئەوانە دەکەین لەوێن پێویستە گوێلەوان بگیرێت ناکرێت کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان کە ئێمە ئومێدمان بەوەیە کە لەم قەیرانەی ئێستا قەیرانگەلێک کە تێی کەوتوین لە قەیرانی سیاسیەوە یاساییەوە داراییەوە ئەمنیەوە هەتا بۆ ئەوی دەرباز بین تاکە ڕێگەیەک هەڵبژاردنێکی پاک و بێگەردە بۆ ئەوەی حکوومەتێکی شەرعی بۆ ئەوی پەرلەمانێکی تازە بێتەکایەوە بەڵام بەم شێوازێکەوە هەڵسوکەوت دەکرێت ئێمە ئەنی ئەوە گومانتانەیە لەو سێ مانگی کە ئێستا سەرۆکی حکوومەت نامەی یاراسی پەرلەمان کردووە هەڵبژاردنێکی پاک و دادپەروەر و ئازاد بەڕێوە بچێت کاک هەچیمجان مەسلەی هەڵبژاردن نە بە 3 مانگ دەبێ و نە بە ساڵ دەبێ و نە بە 2 ساڵ دەبێت ناکرێ من بە میزاجی خۆم بێم دەسەڵاتدارێک بە میزاجی خۆی بێت بەرژەوەندی لەوەدایە لە 3 مانگدا هەڵبژاردن بکەیان لە 6 مانگیان لە چەند دەبێت گوێ لە کۆمیسیۆن بگیرێ دەبێت ڕێکارەکان ئامادە بکرێ بە ماوەی چەند کۆمیسیۆن دەتوانێت ئەم تۆماری دەنگدەرانە پاک بکاتەوە بە ماوەی چەند کۆمیسیۆن دەتوانێت فەرمانبەر دابمەزرێنێ بە ماوەی چەند دەتوانێت کارتی دەنگدان ئامادە بکات بە ماوەی چەند دەتوانێت تالی سەنتەرەکەی بخاتە سەر پێ بە ماوەی چەند دەتوانێت کۆمەڵێک ڕێکارە ئەگەر بێت و گوێ لە کۆمیسیۆن نەگیرێ بە پێی ستانداردی نێودەوڵەتی بێ ستانداردی نێودەوڵەتی و لە عێراقیش و تەنانەت کۆمیسیۆنی هەرێمی کوردستانیش 180 ڕۆژی داناوە کە 6 مانگ دەکات کاتێک ئێمە دەین ئەم 6 مانگە دەکەین بە 3 مانگ ئالۆز بالۆزێک دروست دەکەین ئالۆز بالۆزێک دروست دەکەین ئیشەکان تێک دەچرژێ هیچی بە تەواوی نابێ هەر وەکو ئەوی لە ڕفراندۆم کە کرا بەداخەوە ئەوەی لە ڕفراندۆمدا گوزەرا لەگەڵ ڕێزی زۆرم بەس هەڵبژاردن نەبوو بەس کاری کۆمیسیۆن نەبوو یەکەم کاری کۆمیسیۆن بوو بەداخەوە کۆمیسیۆنەکە خۆی عیبدار کرد ئێمە دەمانوێت لە هەڵبژاردندا ئەم حاڵەتە دووبارە نەبێتەوە هەر بۆیە دەنجی خۆمان هەڵبڕیەوە بە پرس و ڕاکردن بە کۆمەڵی خەڵکی شارەزا هاتوین ئەم بەیاننامەیەشمان دەکردەوە چونکو گرنگە لێرەدا زۆر گرنگە کە دەڵێن ئێمە چاومان لەوەیە بە هەڵبژاردنێک خەڵک بێت نوێنەری شەرعی هەڵبژێر و حکوومەتێکی تازە و بۆ ئەوی لەو قەیرانە دەرباز بین ئەمە تەنها شوێنێک بتوانێت ئەم کارە بکە کۆمیسیۆنە ئەم کۆمیسیۆنە بمبووری بەس ئەو جملەیە ئەم کۆمیسیۆنە دەبێت ڕێزی لێ بژیرێ ناکرێت کۆمیسیۆنی سربەخۆی هەڵبژاردنەکان لە هەرێمی کوردستاندا بکرێت بە دەستکەلای حزبەکان و لایەنە سیاسیەکان بێن ئەجندای خۆیانی بەسەردا بسەپێنن ئەمەیە لێرە ئەم یادداشتەکە دەرچووە بۆ پاڵپشتی کۆمیسیۆنە بۆ ئەوی کۆمیسیۆن بتوانێت هەڵبژاردنێکی پاک و سپاس دەکەم کاتتوکەم لای بەرزەکە چین هەورێت لای کاک هۆگر چەتۆ کاک هۆگر سپاس بۆ بەڕێزیشتان بە بۆچوونی ئێوەش دەکرێت لە 3 مانگی داهاتوودا هەڵبژاردنێکی پاک و بێگەرد بەڕێوەچێت یاخود پێتان وایە کە دەبێت دەرفەتی زیاتر بە کۆمیسیۆن بدرێت بۆ پاکردنەوەی تۆماری دەنگدەران بۆ گرتنەبەری ڕێکارەکانی دیکەی هەڵبژاردن سڵاو ڕێزم بۆ بەڕێست و بۆ دکتۆر سەروەر و بینەرانی کەناڵی پەیامیش پرسیارێکە کە
دەکرێت بە سادەیی وەڵام بدرێتەوە و دەکرێت بە پێی پرەنسیپ و پێوەەر و ئەو با بڵێن بوارانەی کاک دکتۆر باسی کرد وەڵام بدرێتەوە. سەوری من هەڵبژاردننی پاک و بێگەر سەرچاوەکەی لە ئیرادەی سیاسیە، یعنی ئەگەر ئیرادەی سیاسی ئەوە بێت کە تەنها دوجار گەڕانەوە بێ بۆ دەنجی خەڵک بەبێ کاریگەری دروستکردن لەسەر ئەو دەنگدەرە وە لە چوارچەوەی پرەنسیپ و یاساکاندا هەرکەس پروپاگەندەی خۆی و هەڵمەتی هەڵبژاردننی خۆی دەکا دوجار دەنگدەر و یەکلای دەکاتەوە چێ شایەنە بەرنمەکەی شایەنە کە بێ لە قۆناغێکی زەمەنی معەن خزمەت گوزاری خۆی تەقدیم بکە. ئەوەی کە لە دنیای ڕۆژئاوا بە دەگوزارێ و دەستا و دەستی دەسەڵاتی پێدەکرێ ئەوەیە. بۆیە گەر ئیرادە هەبێ بەڵێ لە 3 مانگدا دەتوانین هەڵبژاردن ئەنجام دەین. قسە لەسەرەوە نییە چونکە کۆی ئەو ڕێکارانەی گیراوەتە بەر و ئامادەکاری بۆ دەکرێت پەیوەستە بەوەی کە پارتە سیاسیەکان لە هەرێمی کوردستان بە ڕێگای شەرعی و ناشەرعی یاسایی و نایاسایی دروست و نادروست دەیانەوێت کورسی بەدەستبێنن جۆش نادەنا ئەوەی کە ئەوە لەکەدار دەبین یا گلەیی دەبێ یا شەرعیەتی دەستهاتووی هەڵبژاردن بەرەوچی دەگا. ئەمە لە چێوە دێت؟ ئەمە بەپێ ئەو مؤشرانەیە کە ڕۆژانە لە ژیانی سیاسی و ئیدارە و بەڕێوەبردندا دەیبینین بەڕێستان دەبینن ینی بۆمانەوە و بەردەوامێتی بە حکومڕانێتی دێن تەنانەت پێم وایە مەسلەی هەڵبژاردننیش یەکێک لە ئارمانزەکانی ئەوەیە کە تۆ ناتوانین تەوافقی سیاسی لە کۆمەلگاکەت بێنیەدی دەی کێشەی نەبوونی تەوافقی سیاسی بە هەڵبژاردن چارەسەر دەکەی خۆ تۆ ئەگەر لێرە تەبانەبی و هەڵبژاردن خۆی زمینە سازی ئارامی دەوێ زمینە سازی سیاسی زمینە سازی ئەمنی ئارامی دەوێت تا دەنگدەر لە کەش و هەوایەکی تەندروست دابچێت هەڵبژاردن تۆ ئەوەت نەبی پێم وایە بەشەکەی تریشی جێگەی هەڵوەستەیە جێگەی پرسیارە. بۆیە بە بۆچوونی من ئەگەر ئەو ئیرادە هەبێت 3 مانگ زۆرە، ئەگەر ئەو ئیرادەیە نەبێت 3 ساڵی شەرکەمە ئەو ئیرادە هەیە یاخودی پاچکەوە ئەو نایەوێ پاچکە من بە سەراحەت پێت بڵێم ئێمە لاڵبژاردن زیاتر دەرگایکی ترمان نییە، بەڵام ئیرادە هەیە نەخێر بەداخەوە چونکە کێشەکە لە هەڵبژاردن دکتۆر دەزانێ ئێمە بەر لە چەند هەفتەیەک کۆبوونەوەیەکی هاوبەشمان لەگەڵ برایانی کۆمسیۆن هەبوو لەسەر شێوازەکانی ساختەکاری لە هەڵبژاردن و بەڕوونی هەموو ئەو لانانەمان خستە ڕووکە ساختەی تێدا ئەنجام دەدرێت لە هەڵبژاردنەکانی عێراق کوردستان ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ چۆن لە چارەسەریش گەڕین چارەسەریکەین. پێم وایە لە جەوی عامی ئەو دانیشتە کە دانیشتێکی کراوە بوو بە حەقیقەت ینی لە دەرەوەی چاوی مێدیا بوو بەڕوونی باسمان کرد و کۆدەنگ بوون لەوەی کە بەداخەوە تەنها ملدان بۆ دەنجی دەنگدەر لە هەرێمی کوردستان لە ئێستادا بوونی نییە چکەوە پەیوەستە بە تەنشیعەی سیاسی سەلیم. ئەگەر پرسیارکەین لە حزبی سیاسی کوردستانی چەندە تەنشیعەی سەلیمی سیاسی دیموکراسی لە خودی ناو حزبەکان هەیە بۆمان بە دیار دەکەوی ئەو کاتە کە ئەمە ڕنگدانەوەی لەسەر کەوەی کایەکانی کۆمەلگاش دەبێت. بۆیە بە تەسەوری من مؤشیرەکان ئەوە دەڵێن کە بەداخەوە ئەو ئیرادە سیاسیە نییە. دەزانین ئیرادەی سیاسی ئەگەر من ڕازگۆ بم لەگەڵت لە هەڵبژاردن ئەنجامدان و نەدان بە مەرزی بردنەوەیە بەواتای من دەچمە هەڵبژاردن ئەو کاتەی دڵنیام کە من ئەو کورسیانە بەدەست دێنم کە بمێنێمەوە لە شوێنی خۆم و لە پرۆسەی حکومڕانی. ئەگەر نە هەڵبژاردن ئەنجام دەدەم نە دامەزراوە لەلام موهیممە نە ژیانی دیموکراسی موهیممە نە حیزبی سیاسیش لە یەک ڕۆژدا کەناڵ دادەخەم سەرکردەی کوتلەیەکی سیاسی دەگرم و لە ڕۆژێکیش بەری دەدەم. ئەم مۆدێلە بە کورتی مۆدێلی هێزی یاسا نییە، یاسای هێزە چێ هێزی بەدەستە ئەو بڕیار دەدا. ئێستا بۆ نمونە بۆ ریفراندۆم بۆ قودرەت هەبوو لە سیاقی زەمەنە چکور ریفراندۆم ئەنجام بدرێ بۆچی لە یەکی 11 نەدەکرا هەڵبژاردن بکرێ؟ بۆچی ئێستا حکوومەتی هەرێم بە تەوافقی پارتی وێچێتی بە دەرەجە ئەساسی ڕێککەوتن کە 2 دەورەی تری بەرلەمانی پرۆسەکە درێژ بکرێتەوە کە بە بۆ چوونی من
پارتی وێچێتی بە دەرەجە ئەساسی دەیانویست پرۆسەی حکومڕانی لە کوردستان درێژە بچێشی بۆ دوای هەڵبژاردنەکانی عێراق بۆی بزانن خاریتەی سیاسی لە عێراق بەرەو چێ دەچی ماهیەت و بەردەوامێتی حکومڕانێتی ئەوان چەندە ئەگەری زامن هەیە تا بچنە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بەڵام ئەو مەوعیدەی ئێستا دانراوە لەگەڵ ڕێزم بەشەکی بۆ چارەسەری نەبوونی تەوافقە بەشەکی زەختی دەولیە بە پێی ئەو سەرچاوانەی من کە گوێبیستی بووم بەڕوونی ئەو مەترسیەی هێز و لایەنەکانی دەرەوەی پارتی وێچێتی هەیەە لەوەی کاڵبژاردن هەنەکرێ ئەم پرۆسێ درێژکەنەوە بۆ 2 ساڵی تر و زیاتریش زەختی دەولی دروستکە زەختی دەولی دوو ئەگەری لە پێشداناون لە بەردەمی حکوومەتی هەرێمی کوردستان بەغدا زەخت دەکا بۆ ئاڕاستێ دەڵێ یان ئەوەتە دەبێ حکوومەتی ڕزگاریە نیشتیمانی ئەوەی ئۆپۆزیسیۆن ئێستا داوای دەکا یان ئەوەتە دەبێ لە ماوەیەکی زۆر کووردە هەڵبژاردن بکرێ واتە ئەم حکوومەتە بەم پێکاتەی بەم بارودۆخی ئێستا زۆر جێگای قبولی مامەڵە نیە دەبێ کایەکتر حکوومەت چێشتر بێتە پێش ئەمە وای کردووە بۆیە بە سەراحەت بڵێم نە عیلاقەی بە وەقت هەیە نە بە زەمەن هەیە نە بەڕێکۆمسیۆن نە بە بەرنامەکەی ئێمەشەیە ئەوان بیانەوێت بەیانی دەیکەن نەیانەوێت نایکەن باڵی دواتر دەگەرم وڵای بەڕێزت کاک هۆگر کاک دکتۆر سەروەر سەبارەت بە دیاریکردنی مەوعیدی هەڵبژاردن دواتر دێنە سەرخەرەلەکانی تۆماری دەنگدەران بەس ئێستا دیاریکردنی مەوعیدی هەڵبژاردن لە ئەستۆی کێدایە سەرۆکی حکوومەتە بەڕێزمە وەسل لەوە چی بوو کە مەسەلەن ناکرێت بە مەسەلەن یاری لە یاداشتەکەشتان هاتووە کە یاری بە مەوعیدی هەڵبژاردن بکرێت بەو کاتێک کە دیاری کراوە چ زۆر یاریەک لە ئارادەیە کە ئێوە مەترسیتان لێ هەیە مەبەست لەوەیە کاتێکە ئەمە باسمان لەوە کردووە تاکە دەستگایە کە پەیوەندیدار بێ بە مەسلەی هەڵبژاردنەوە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانە کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیش بە میزاجی خۆی داینانێت کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانیش کۆمەڵێک ڕێکار و ستانداردی نێودەوڵەتی هەیە دەبێت لە بەرچاوی بگرێت تۆ کاتێک هەڵبژاردن دەکەی دەبێت وەکو پێشتر وتمان دەبێت فەرمانبەرت هەبێت تۆ دەبێت کارتی دەنگدانت هەبێت تۆ دەبێت تۆماری دەنگدەرانت هەبێت تۆ دەبێت سندوق و تالی سنتەر و جیهازی سکان و نازانم چی و هەموو ئەو شتانت هەبێت بەڵام ئەم پێداویستیانە هیچی دابین نەکراوە کە هیچی دابین نەکراوە کۆمیسیۆن بۆ خۆی دەڵێت لە سەرەتاوە تا ئەو کاتەی ئێمە هەڵبژاردن ئەنجام دەدەین ئەگەر پێداویستیەکان دابین بکەین پێویستمان بە 180 ڕۆژ هەیە واتە 6 مانگ ئەمە کۆمیسیۆن وا دەڵێ کە پێویستی بۆندە هەیە ئەگەر بێت و کاتەکە کەم بکرێتەوە لەسەر حسابی بابەتەکانی تر دەبێت کە لەسەر حسابی ئەوە بوو تۆ فەرمانبەرت ڕاهێنانی پێ ناکرێت هەر بۆکە ئەوی لە ڕفراندۆمدا نەکرا تۆ تۆماری دەنگدەرانت فەوزای تێدا دەبێت هەر وەکو ئەوەی ئێمە خۆمان وەکو ڕێکخراوەکەمان دراسەیەکمان کردووە هێشتا بڵاومان نەکردەوە کە بڕیارە لە سەرەتای ئەم ساڵە لەوەی هەفتەی داهاتوو بڵاوی کەینەوە کە چ ژمارەیەکی سەرسوڕهێنەر لە ناوی ساختە لەو تۆماری دەنگدەرانە دیراسەیەوە لەبەرەوەی بڵاومان نەکردەوەتەوە بۆیە بەڵێ زۆر زۆرە نزیکەی 1 ملیۆن شتێک کەمتر لە ملیۆن زیاد لە 900,000 ناوی ساختە و گوماناوی لەو تۆماری دەنگدەرانە هەیە زیاتر لە 1 ملیۆن نزیکەی 1 ملیۆن باشە ئەمە کە دەڵێن گوماناوی و ساختە ئەمە کارەسات دروست دەکات ئێمە دەزانین کەوا گرفتەکان لەکوێدایە هیچ ناتۆوەرە متمانە بدە منی دەنگدەر ئێمە ئەوەی دەڵێن ئەوەی دەگوزارێت دەسەڵات خۆی بە پێی یاسا لە دەستی سەرۆکی هەرێمە دەسەڵاتەکانی سەرۆکی هەرێم بە سەرۆکی حکوومەت سپێردرایە سەرۆکی حکوومەت دەتوانێت هینی بکە بەڵام سەرۆکی حکوومەت دەبێت بەڕاوێژ بێ لەگەڵ پەرلەمانی کوردستان بەڕاوێژ بێ لەگەڵ کۆمیسیۆن و جێ لە کۆمیسیۆن بگرێت پێی بڵێ ئایا دەتوانی بیکە یان ناتوانانی کۆمیسیۆن دەڵێ ناتوانم بیکەم کە ناتوانێت بیکە ئەمە لە دیوێکی تری مەسلەی نایاسایی بوونی ئەم کاتەیە ئێمە خۆ ناکرێتن بەڕاستی بەداخەوە پەرلەمانی کوردستان دەستگایەکی زۆر گرنگ و پیرۆز و گەورەیە ئێمە هاتوین بە حزبەکانی کوردستان بەشێک لە میدیاکان جۆرێک جەوێکمان دروست کردووە جەوێک دروست کراوە پەرلەمانی کوردستان لە کەدار و کراوە و شکێنراوە پەرلەمانی کوردستان ئێمە ئەو کاتەش وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی بەیانمان دەرکرد تکامان کرد کەوا درێژکردنەوەی ماوەی پەرلەمان بەم شێوازە ناکرێت هاتن تەنانەت فێڵیان لە خەڵکیش کرد وتیان 8 مانگمان درێژ کردوتەوە جارێک وتیان 2 دەورەمان درێژ کردوتەوە خۆی لە ڕاستیشدا ساڵێک تەمەنی پەرلەمانیان درێژ کردوتەوە ڕاستیشیان بە خەڵک نەگوت ئەو سەرۆکاتی پەرلەمانی کوردستانە ئەو کاتە ئێمە هاوارمان کردوتمان میکەن کردیان ئێستا بە یاسا کردویانە
ڕۆژێک تەمەنی پەرلەمان درێژ بکرێتەوە بەڵام هەفتەی داهاتوو ئەگەر وا بێ دەبێت پەرلەمان کۆ بێتەوە تەمەنی خۆی کورت کاتەوە ئەمە جۆرێکە لە گاڵتەجاری بە مقدراتی ئەم خەڵکە دەکرێت هەر بۆیە و ئەوەی تێبینتان چی لە سەرکاتەکە بۆنەوە 3 مانگەکە تێبینتان لەسەر چێ بۆنەوە ئەوەی کە سەر حکومەت داوای لە پەرلەمان کردووە 3 مانگ هاشیمجان تێبینی لەسەر کات نییە لەسەر کات بێت ئێمە پێمان وایە وەکو ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی پێویستە هەڵبژاردن بکرێ هەڵبژاردن ناکرێت دوا بخرێت ئێمە قسەمان لەسەر ئەم ماوە درێژکردنەی پەرلەمانیش بکەنە دەبوو ئاوا بکرێت بەڵام هەڵبژاردن دەبێ بە پێوەەر بێ وەکو برای بەڕێزم کاک هۆگر باسی کرد حکمت لە هەڵبژاردن ئەوەیە کە خەڵک بێتە سەر سندوقی دەنگدار و دەنگ بدا کە خەڵک دێ حکمت تێدا ئەوەیە تۆ لەو قەیرانەی تیایدیان دەرباز بین ئەمەی لێرەدا دەگوزارێت ئەم شێوازە قوڵکردنەوەی گرفت و قەیرانەکانە ئەمە شەرعیەتدانە بەو دەسەڵاتە ئێستا کە هەیە کە هەموو کۆمەڵانی خەڵک ئەگەن نەڵێم هەموو لەوەیە مبالەغەبی زۆربەی هەرە زۆری خەڵک لی ناڕازێت چووکە سەرچاوی قەیرانەکانە بەڵام دەیەوێت بە شێوازێکی گزی و فزی درێژە بە دەسەڵاتی خۆی بدات ئەنی ئەو دیارێکی مەوعیدە بۆ دزی و فزیە ئەو 3 مانگە من وای دەبینم دەبێت جۆ لە کۆمیسیۆن بژیرێت کۆمیسیۆن نوێنەری هەموو حزبەکانی تێدایە نوێنەری هەموو حزبەکانی تێدایە کۆمیسیۆنی باڵی هەڵبژاردن وەرە بزانم ئایا تۆ دەتوانیت هەڵبژاردن بکە یان نەچکە هەموو وەزیفەی کۆمیسیۆن تەنها هەڵبژاردنە ئەگە نەتوانێت هەڵبژاردنێ بکات کۆمیسیۆنیش ناحەقینیە کۆمیسیۆن پێداویستەکانی دابین نەکراوە کۆمیسیۆن گوێ لێ نەگیراوە کاکە خۆ ناکرێتن تۆ بڕیارێک دەرکراوە لێرە گوێ لە ئیرادەی خەڵک و حزبەکان نەگیرێ بزوتنەوەی گۆڕان کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی بەیاننامەیان دەرکردووە دەڵێن لەگەڵ هەڵبژاردنێکی پاک و بێگەر داین بە مەرجی پاکردنەوەی تۆماری دەنگدەران باشە دەهێشێتی نیشتیمانی کوردستانی ژۆ دەرێ پارتیش بە جۆرێک وا دەرێ ئەمە لەلایەک بڕیاری پەرلەمان هەیەکەوە ئەمە دەبێت پاک بێتەوە ئەمە لەلایەکی تر کۆمیسیۆن هاتووە بۆ خۆی پەیڕەوی دەرکردووە پەیڕەوی پاکردنەوەی تۆماری دەنگدەرانی دەرکردووە باشە ئەمە بەچێ دەکرێت ئەمە کاری دەوڵەتە کاری حکوومەتە پێویستە وەزارەتی تەندروستی هاوکار بێ پێویستە وەزارەتی داد وەزارەتی پێشمەرگە وەزارەتی ناوخۆ وەزارەتی بازرگانی هەموو هاوکار بن کە وەڵامی کۆمیسیۆنیان نەداوەتەوە چێ وەڵام ناداتەوە حکوومەت لەلایەک نایەوێت تۆمارەکە پاک بێتەوە و هەڵبژاردنێکیش بکرێ بێگومان ئەمە نیشانەی پرسیار و سەرسوڕماندادنێ لە لای دکتۆر سپاس دەکەم بەڵێ بینێرانی بەڕێز ناوبڕێکمانێ دوای ناوبڕەکە دەگەڕین و لای میوانەکەمان لاورێت لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە ژێ برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە بسيط نية آخر بسيط نية سهل بازارة كان برنجي محمود نمو يلا كيلة تزداو بسيط نية شابوريا کاک ئێمە چاوەڕێی تۆین باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ نهێنی خواردنە خۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە ئەگەر برنجەکەت مەحموود بێت هەموو شتێکی تر باتیتە کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت
ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا. کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم. کۆمپانیای دنیا دیکۆر. کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان. کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە SDF و MDF و داری سروشتی. کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان. ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود. فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون. فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی. کۆمپانیای دنیا دیکۆر. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک هۆگرەگەر بگەڕێن و لای بەڕێستان و باس لە ئەوە بکەین کە چۆن هەرێمی کوردستان دەبێتە خاوەن تۆمارێکی دەنگدەرانی پاک یاخود خەلەکانی تۆماری دەنگدەران چییە؟ ئەرکەکان چۆن دابەش دەبێت لە ئەرکی کۆمیسیۆنەوە دەست پێ بکە؟ ئەرکی کۆمیسیۆن چییە لە ئێستا و چی بکات بەوەی کە تۆمارێکی پاکمانە بێت؟ بەر لەوەی وەڵامی ئەو با بڵێ پرسیارە بدەمەوە پێم خۆشە تعلیقێک لەوە بدەم کە تایبەت بە کاتی هەڵبژاردن کەی گونجاوە سێمان کەمەیە زۆرە. پێشنیاری من یا دیتنی منەوەیە بە حەقەت یەکەم کاتی هەڵبژاردن لە بەشی زۆری دنیا یاساڕێکی دەخایانی تەقدیرە نادرێتە دەست سوڵتەی تەنفیزی چونکە عادەتەن ئەو مقەیەدە بە تایبەتی لە وڵاتانەی کە نظامەکەیان نظامی پەرلەمانیە یعنی یاسا تەوقیتێک دادەنێ و با بڵێن ئەعلان وەکو شەکلەکی مەراسیمی بەجێ دێڵی بۆ لایەنە تەکنیکەکەی بۆ لایەنی جێبەجێکار ئینجا کۆمسیۆن و لەگەڵ حکوومەت ڕێکەکەون بەڵام سەقفی زەمەنیە مەسەرەن دەڵێ دەورەی هەڵبژاردن تەواو دەبێت لە ماوەی بەر لە تەواوبوونی دەورەی هەڵبژاردن بە 6 ڕۆژ دەبێت هەڵبژاردن ئەنجام بدرێ واتە ئەو مەوعیدانە لە دنیای پێشکەوت و مقەدەسە بۆ کەس نییە دەستیان لێ بدا کە لێرە بەداخەوە هەرێم نا بەغدا ڕۆژهەڵاتی ناوەڕاست کێشەی گەورەی لەو پرسە هەیە. ئەوەی کە پێشنیاری وەختیش بێ قسە لەسەر 1 تا 15 چوار کراوە ئەمن تێناگەم ینی ئەگەر ئێمە نیەتمان هەڵبژاردن لە وەختێکی زوودا بکەین بەر لە تەواوبوونی پەرلەمان بە 6 ڕۆژ کاوان وەکو دکتۆر گوتی تقریبان تەمەنی خۆیان درێژ کردوێتەوە بۆ 11 ئێمە بەر لەو وادەیە هەڵبژاردن بکەین دەکرێت لە مانجینۆ و دەبیکەین و ئەو ماوەیەکی باش دەدرێتە کۆمسیۆن کە ئامادەکاری باشتر بکە ئەگەر نیەتمان وایە ئەگەر نا بەم زوویە دەیکەین خۆ لەگەڵ پەرلەمانی عێراق بیکەین لە 15 پێشنیار کراوە دەکرێت لە باتی سندوقێک 2 سندوق دانین هەم بۆ دەنگدانی پەرلەمانتارانی عێراق هەم بۆ ئەوی کوردستان لە یەک کاتدا نە 35 ملیۆن پارە خەرج دەکەین و نەهیت تەنها ئەوەمانەوەیە کە کۆمسیۆنی کوردستان تەنسیقێکی بڵند لەگەر کۆمسیۆنی عێراق و ئەمە مەجموعەیەک دەستکەوتی تریشی تێدایە بە تایبەتی ئەم جارە کۆمسیۆنی عێراق بۆ مەسئلەی عەدوفەرز وەرەقەی دەنگدانی با بڵێن عەدوفەرزی ئەلکترۆنی بەکاردێنی وەرەقەی دەنگدانەکە دەچێتە ناو ئامێرێکی دەنگدانی ئەلکترۆنی و بە نەتیجە و ئامێری دەنگدانە ئەلکترۆنیا بە حەقیقەت ینی هەوڵی ساختەی لەگە نادرێنی ئەو وەرەقانە و سندوقەکان بگۆڕین و ئەو مشکلەیە کە دایمە شک و گومانی لەسەر هەیە یا مەحزەری دەنگدانەکە بگۆڕین. ئەمە پێشنیاری منەوەی وادارم ینی جۆرێک لە تەبەنی گوێی لێ بژیرێ بە یەک جار ئێمە یەکەڵ ئەو هەموو خەڵکە ئەو هەموو قودرەتە ئەو هەموو ئیمکانیەتە بە بەلاش لە کاتێک تۆ موچەی قسە لە سەموچەی خانەوادەی شەهیدان و پێشمەرگەی برینداری سەنگەر و قسە لەسەر موچەخۆرێکی متەقاعدی خانەنشین کە حکوومەتی ئێرێمەستا ساڵێک و 4 مانجیان قەرزارە ئەم هەموو 25 ملیۆن و 30 ملیۆنە لەوە بدەن باشترە نەک لە
پرۆسەیە کە دەکرێت تێکەڵ بکرێت لەگەڵەوەی عێراق اینجا بینە سەر تۆماری دەنگدەران حەقە تۆماری دەنگدەران چونکە قاعیدەی بەیاناتەکەی سەلیم نییە لە ئەسڵدا لە چێوە هاتووە لە مەسلەی پسوولەی خۆراکەوە هاتووە ئەمە کۆمسیۆن هەموو جار دووبارەی کردوتەوە ینی زەمبەکە لەسەر کۆمسیۆنیە لە قاعیدەیەکی بەیاناتی باشتر لەوە نییە بۆ ئەوەی ئەم قاعیدەی بەیاناتە ببێتە ئەساسێک بۆ ئەوەی با بڵێین ڕێژەی کەم و کوڕیەکەی کەم بکاتەوە من لاشم سەیرە یعنی حیزبە سیاسیەکان بەم تۆمارەیان گرتووە دەزانن سری ساختەکاری بەس لەو تۆمارەیە خۆی ئەوەندەی ساختەکاری لە کارمەندەکانی کۆمسیۆن و ئەو کەسانەی کە ڕۆژی هەڵبژاردن سەرپەرشتی پرۆسەکە دەکەن وەرەقەی زیادە دەخەنە ناو سندوق خۆندە لە تۆمارەکەدا نییە بەڵێ تۆمار کێشەی تێدا هەیە ئەوەی دکتۆر گوتی و لە تەقریرەکەی جەنابتان داهات وە کۆمسیۆن ئەمڕۆ من لەگەڵ کاکشێوان لە بەرنامەیەکی تردا بووم بەڵێنی داوە لە هەفتەی داهاتوو بە وردی ژمارەکان بخاتە ڕوو کە قسەی لەسەر هەیە کە دەچێتە چەند سەد هەزارێک دەنجی زیادە و دووبارە و مادەی 140 و پەنابەرانی سووری و تورکی و ینی کوردانی ئەوێ کوردانی ئێران کە لێرن لە وەختی خۆی بۆ ئەوی خۆراک وەرگرن ناویان داخل کراوە ئەمەی هەیە و حتا ئەگەرە چیتکە هەیە کە ئەمە بەڕاستی ڕوون نییە مەسەلەی مەوالیدی تازە حتا لە عێراق گومانی لەسەری هەیە کە چەند هاوڵاتی 17 ساڵ بە 18 حساب کرا و داخل دەکرێت ئەم تۆماری دەنگدەرانە ئیشکالێتی تێدایە بەڵام پاکردنەوەی تەنها ڕادعێکە بۆ ساختە نەکردن چونکە بەڕێزت دەزانی هەڵبژاردننی پاک و بێگرد لە زەمینە سازی و بە پێپستاندارتی نێودوڵەتی ئەمن بە خێرایی بەڕاستی باسییان دەکەم یەکەم گرفت لە بەکارهێنانی سامانی گشتیە ینی تەواوی ئەو منشئاتانێکی حکومەتە بە یاسا مەمنوعە لە خزمەتی لایەک بی لە دژی لایەش کە هەمومان دەزانین هەموو کەرستەکانی حکومەتی هەرێم لە زۆنی زەرد و سەوز لە خزمەتی پارتی وێچێتیدا دەبن ئەمە یەک دوو مەسئلەی کارمەند و دامەزرانی کارمەندەکان و سربەخۆییان و ئێمە پێشنیارمان هەیە بۆ ئەوە کە چۆن ڕێ لەو حاڵەتە بگرین چونکە کۆمسیۆن نزیکەی 7 هزار کەس دادەمەزرێنێ قەت زەمانەت نییە 7 هزار کەس بە پاچی و بێگەردی ئەو پرۆسێ بەڕێکەن بۆیە ئیشکالێتەی گەورەی لەوەیە یان کۆمسیۆن چی بکە کارمەندێک ڕاهێنانیشی پێکرابێ بەڵام ئامادەیە ساختەکاری بکە چونکە ئەو ساختەکاریە لە کەلتوری کوردستان یان لە بیرت نەچی بوویتە شانازی کابرا دەڵێ ئەمن دەدەنگم داویت کە دەڵێ 20 وەرەقەم خستە ناوی وا دەزانێ ئیشێکی باش دەکات بۆیە ئەمە کارەساتێکی گەورەیە زۆربەی کێشەکان لەوێدایە مەسئلەی با بڵێن هەڵبژاردننی تایبەت و گشتی دڵنیات دەکەمەوە هەموو ئەوانەی لە هەڵبژاردننی تایبەتن لە هەڵبژاردننی گشتیش دووبارە بەڵام کۆمسیۆن هەنگاوەکی باشی ناوە بەوەی کە وەکو 2005 لە عێراق ئەمەی لە ڕیفراندۆم بەکاری هێنا هیوادارم بەردەوام بێ ئەوەش نێڵی دەنگدانی تایبەت و گشتی بەڵکو لە یەک کاتدا دەنگدان هەبی و نێڵن نەبێتە دوو کاتی سیاوە چونکە دائیمەن نزیکەی 200 هزار کەس 2000 دەنگ دەدا بەڵێ سپاس دەکەم دواتر دەگەرم وڵای بەڕێزت کاک هۆگر کاک دکتۆر ئەگە بۆرم وڵای بەڕێزت سەبارەت بە کۆمیسیۆن کە ئەمڕۆ نەچوونەتە ژێباریەوەی کە ئەو مەوعیدی سێ مانگەی کە سەرۆکی حکوومەت داوای کردبوو تەسبیدی بکەن پێ دوای هەنگاوێکی باشە کە کۆمیسیۆن پێداویستەکانی بۆ دابین بکرێ اینجا داوەشی لە وەزارەتەکان کردووە ناوخۆ و پێشمەرگە و تەندروستی ئەنجومەنی یاساییش تۆمارەکە پاگرتووە اینجاوان مەوعیدی هەڵبژاردن دیاری بکەن زانی گرفتەکە لەسەر ئەوە نیە ئێستا لەوەیە بە جۆرێک بەتحاڵی بوونیان کەسانێکە بێواتێ بگەن کە ئێمە وەکو ڕێکخراوەکان پێمان وایە هەڵبژاردنەکە دوا بخرێ کاتێک ئێمە قسەمان لەسەر کات نییە سێ مانگە یان چەندە وەکو هۆگر باسی کرد ئەمە خۆی یاسا دەستنیشانی کردووە یاسا دیاری کردووە بەڵام لای ئێمە چونکو بەردەوام تەمەنی ڕۆژێک دیاری کرابوون لە یاسای وڵاتان ئەم ڕۆژە هەڵبژاردن لای ئێمەش بە جۆرێک دیاری کراوە لای ئێمەش دەڵێ سەرۆکی هەرێم ڕۆژەکەی دیاری دەکات بە مەرجێک 60 ڕۆژ بەر لە وادەی تەواوبوونی پەرلەمان بێت واتە مانجی 11 کە تەواو ببێت یەکی 11 تەواو ببێ تۆ دەبێ یەکی نۆ هەڵبژاردن بکەیت ئەمە جار ڕۆژێک دوو ڕۆژ دواترە پێشترا ئەمە بابەتێکی ترە بەڵام لەسەر ئەوەش کاتەکە کە ئێستا حاڵەتێکی نائاسایی هاتووەتە پێشەوە بۆ دەربازبوون لەم قەیرانەکە دەمانەوێ هەڵبژاردن تاکە ڕێگە چارەیە
گوێ لە کۆمیسیۆن بگیرێت تۆ کاتێک نەخۆش دەبی دەچیتە لای دکتۆر ڕێدمایی دەکا چەند ڕۆژ لە ماڵەوە پاڵ بکەویت ئیسراحەت بکەیت دەرمانێکت پێدەدا وەرزشێک چی چارەسەرێکە چۆنا لەمەشیاندا بە هەمان شێوە دەبێت گوێ لە کۆمیسیۆن بگیرێ کۆمیسیۆن ئەگەر لە ماوەی یەک مانگدا دەتوانێت هەڵبژاردن کا با لە ماوەی یەک مانگدا بیکەیت با لە ماوەی یەک مانگدا بکرێتگاوی باش کەنەستونە ژێرە و قسەکە لەسەر ئەوەیە کۆمیسیۆن ناکرێت دەست وەربدرێتە کاروباریانەوە ناکرێت ئیرادەی سیاسی حزبەکانیان بەسەردا زاڵ بکرێت ناکرێت کۆمیسیۆن بکرێت بە دەستکەلای حزبەکان کۆمیسیۆن بەشی چیشانم بینیوە بابەتەکانیشانم خوێندوتەوە جملە لێدوانەکانیشیان بووە بە حکمی کاری ڕێکخراوەی پەیوەندیشمان کردووە بە کۆمەڵێک لە کۆمیسیۆنەکان کۆمەڵێک لە بەڕێوەبەرە گشتیەکان ئەوەی ئەوانە دەیڵێن ئەو بەڕێزانە دەڵێن ئێمە ناتوانین هەڵبژاردن بکەین چونکو تایمتیبڵی خۆمان هەیە ئەم تایمتیبڵەمان کە داناوان بە خشتەی کارەکانمان ناتوانین لە ماوەی سێ مانگدا جێبەجێ بکەین قسەکە لەسەر ئەمەیە نەوەکە مەبەست بێت زۆر بێتەوە ئەوەی کە ئەمڕۆ دیاتنی و خەلەلانی کێوە دیاریتان کردووە چێ لە تۆماری دەنگدەرانەوەی کە ئێمە ئەوڕۆ ئێواداشتەن ئارەسەی حکوومەت کۆمیسیۆن پەرلەمان کردووە ئێمە یەک لە خاڵەکان کە نزیکەی چەندە سیانزە خاڵمان نووسیوە یەک خاڵ تایبەتە بە تۆماری دەنگدەرانەوە ئەوانی تر بابەتی تر و ڕێکاری ترن لە هەڵبژاردن تۆماری دەنگدەران یەک لە ڕێکارەکانەکە مەسلەی ساختەکاری تیادا دەکرێت ئەم تۆمارە وەکو وتمان پڕە لە ناوی دووبارەی نێوخودی هەرێم ناوی دووبارە لەگەڵ ناوچە ناکۆچی لەسەرەکان ناوی دووبارەی دەنگدەری تایبەت و گشتی کە دووجار دەنگ دەدەن وە تەنانەت ئەوانەی بۆ نمونە تۆ مانای تێدایە بە پێی یاسا دەڵێت ئەو کەسێک کەوا ئەو ڕۆژەی دەنگ دەدات دەبێت ئەو ڕۆژە تەمەنی گەیشت بێتە 18 ساڵ ئەگەر بێت و تۆ لە مانجی سێ هەڵبژاردن بکەیت مانجی سێ هەڵبژارد بکەیت ئەم ساڵ مالی 2000 دەنگ دەدا تۆ دەزانی چەند کەسە مالی 2000 120,000 کەسی تایە 120,000 مالی 2000 تایە ئەم تۆمارە هەر 120,000 ڕۆژی لەدایەکبوونیان نووسراوە یەکی واتە لە یەکی ساڵی 2000دا 120,000 مناڵ بە یەک کات لەدایک بوو لە کوردستان ئەمە منطقی تێدایە دەکرێت ئەمە ناکرێتەوە دیاری بکەیت بۆ نمونە جات وەرە سەر مردوو مەسەلەن چەندە جاوەرە بەسەر لایەنەکان کە ئێمە لە راپۆرتەکە خۆمان بە تەفاسیل ئەو بابەتانەمان زۆر باش ئەوەی وتت نزیکە 1 ملیۆن دانگی سەختە کەواتە بای 30-50 کورسی تەزویری ناو تۆمارەکەدا ئەگەر پاک نەکرێتەوە بێگومان تایەتی و مەترسیەکەی ئێمە ئەوەیە چونکو لە ڕابردوشدا بووە من دەزانم لە هەموو هەڵبژاردنێکە ساختەکاری دەکرێت گەنجێکیش دەچێت دووجار دەنگ دەدا ئەوەش حاڵەتێکە ناڵێم ئاساییە بەڵام ڕوو دەدات ناتوانین ڕێ پێ بگرین ئەم ساختەکاریان دەکرێت بەڵام ساختەکاری منەظەم خەتەرە منەظەم خەتەرە کە پێشتر کردویانە و ئێستاش مەبەست لەوەیە کە بکرێت جاتەوەرە سەرەوەی تا ئێستای لەگەڵ بێت تالی سەنتەرەکەیان دانە ناوە تا ئێستا سێڤیسی داخلکردنی معلوماتەکانیان دانەدراوە تا ئێستا کارتی دەنگدان بەس کارتی دەنگدان کە دەبێت بە جۆرێک بێ ساختەی تیانە نەکرێت دەبێت لە دەرەوە بکرێت دەبێت وەرەقەیەک بێ لێرە دەست نەکەوێت چۆن بێ بابەتەکانی سەری چین ئەمە کاتی چەند دەوێت قسەکەی ئەمە لەسەرەوەی ئەگەر بمانەوێت سندوق پڕکەینەوە و بەڕێکەین ئەمە کارێکی خراپە بە کورتی کاتمان کەمەوە سەبارەت بۆش کە کۆگریش باسی چەندە گرینگە کۆمیسیۆن ینی ئەوانەی کە سەرپەرشتی ئەم حاڵتە دەکەن ڕاهێنانیان پێ بکرێ بۆی کە تەزویر نەوێت چکۆ باسی کە ڕەنگە تەزویری زۆریش بکرێوانی کە لەسەر سندوقەکانن کارمەندی کۆمیسیۆن کە 6,000 بوو تەنان لە ریفراندۆمەکە 6,000 کەس بوو 55,000 کەس کاک هۆگر وەکو ڕێکخراوەکەی خۆیان بەڕاستی کۆبوونەوەی وەرکشۆپێکیان کرد کە ئێمەش بەشدار بووین کۆمیسیارەکان بەڕێوەبەرە گشتیەکان بەشدار بوون کۆمەڵێک ڕێکاری زۆر جوان و بەجێیان خستە ڕوو ئەگەر بێت و کار لەسەر ئەمە بکرێت کە یەکێک لەو خاڵانە ئەمەیەکە لە ستانداردی نێودەوڵەتیشدا هەیە فەرمانبەر دەبێت ڕاهێنانی پێکرابێت ئێمە لە ڕێفراندۆمەکە من بۆ خۆم کە چاودێری پرۆسەکەمان دەکرد هەموو ئەو بنکانێک کە سەردانمان کردن گفتوگۆمان لەگە فەرمانبەرەکان کردووە فەرمانبەرەکان ڕاهێنانیان پێ نەکراوە هەنیان دەزانی مەوزوع چییە ئەمە ناکرێت سپاس دەکەم کاک دکتۆر کاک هۆگرەگە بگەرم وڵای بەڕێزت کاتیشمان کەماوە گەورە کورتی وەڵام پرسیارەکانمان دەیتەوە سپاس دەکەین لە یاداشتی ڕێکخراوەکان ئەمڕۆ باسیی لەوە کراوە گەری یاسای هەڵبژاردن هەموار بێتەوە پێویستە پارلەمان پەرەی لێ بکات و پێویستە کورسی کۆتاکانیش تەنها نوێنەری کۆتاکان دەنگی پێ بدەن لە ڕابردوودا بۆ کە کورسی کۆتاکان بۆ مەبەستی سیاسی تایبەت بەکارهێنرابێت
وەکۆی بەکارهێنرابێ بەڵێ بەکارهێنراوە ئەمە شائع و فراوانە کە زۆر جار هێزی چەکداری باڵێوراوی یا کاندیدی پێکاتەکان کە پێم وایە ئەوەش هەڵەیەکی گەورەی تاریخیە و لە بیرمان نەچێ بۆچی دەبێ هەموار بکرێت چکە یاسای ژمارە 5/2015 دەرچووە کە تەحدیدی مکەویناتی کوردستانی دەکا باس لە کۆمەڵک پێکاتەی تر دەکات جگە لە مەسیحی و تورکمان و ئەرمەن باس لە ئێزیدیان دەکا باس لە کوردی فەیلی دەکا باس لە یەهودیەکان کۆمەڵک پێکاتەی تر دەکات زەردەشتیەکان کە ئەمانە ئەگەر تەمسیلی سیاسی لە یاساکە داات و حەقیانە دەبێ بیر لە کۆتای ئەوان بکرێت اینجا چۆن ئەمە ئیستیغلال نەکرێ و نفوزی ینی هێز و لایەنە سیاسەکان بۆ ئەمە بەکارنێ منیش لەگەڵم دەبێ یەکێک لە چارەسەرەکانەوەی تۆماری دەنگدەری تایبەت بە خۆیان هەبێ و ئەمە لە ئێستادا ممکنە با بڵین قسە لەسەرەوە بێ ئەوە ناکرێت لە بەرەوەی لە ئەسڵ دایمە کێشەی تۆماری دەنگدەرانمان هەیە یا سجلی ناخبینی خاص بەوانمان نییە بەڵام حقت ئەوە ینی گرفتێکی گەورە نیە چکە کۆمسیۆن بە نەتیجە هەر دەبێ هەمواری تۆماری دەنگدەران بکاتەوە ئەوەی کە خۆی ڕای دەگەینێ و سیستەمی بۆ داناوە دەکرێت لە ئەسنای هەموارەکە تۆماری تایبەت بە دەنگدەرانی پێکاتەکان دروست بکە ئەگەر وەکو چارەسەرێکی ینی جوزئی سیر بکرێت بەڵێ بەڵێ ئەگەر بە کورتی ئەگەر بەم شێوازە هەڵبژاردن بەڕێوە بچێت دەتوانێت بێتە چارەسەر بۆ دۆخێرم یاخود پێویستە ڕێکاری باش بگرێت تۆماری دەنگدەران هەڵبژاردنێکی پاک بێ زۆر بە کورتی بێ سوپاس دەکەین دەست خۆش بێ وەڵام منم تێبینی ئەوەشم هەیە یاسای هەڵبژاردننی هەرێمی کوردستان داوا دەکات کوردانی هەندەرانیش دەنگ بدەن ئەمەش گرفتێکی تری گەورەترەوە ڕیفراندۆم نییە با ئەلکترۆنی دەنگ بدەیت ئەمە کاندید و لیست و ئەوەیە بۆیە ئەمەش بەلەفێکە قسەی لەسەر نەکراوە پێویستە بە وریایی قسەی لەسەر بکرێ بێشک بەم بارودۆخەی هەیە کە بمانەوێ هەڵبژاردنێک بە پێی ستانداردی نێودەوڵەتی بکرێ ئەمە بە ئەو بارودۆخە نموزەزیە نییە بەڵام ڕێگریژ نییە لەوەی کە ئێمە هەوڵ دەین هەمومان بەیەکەوە حیزبی سیاسی میدیا ڕێکخراوی مەدەنی کۆمسیۆن پێکەوە هاوکار بین تەقلیلی ئەو کەم و کوڕیانە بکەین هەوڵ دەین بربەست بین لە بەردەم تەزویر ساختەکانی تا دوایی بۆ ئەوەی على الأقل ئەو مؤسساتانەی دێ شەرعیەتی باشتری هەبێت لەوەی کە قسەی لەسەر هەیە بەڵێ سوپاس دەکەین کاکتۆر کاتمان کەماوەگەر تێبینی کتێبی بە کورتی سوپاس دەکەین وەڵا سپاس ئەوەی کەوا گرنگە گوێ لە کۆمسیۆن بگیرێت و گوێ لە دەستگا شەرعیەکان بگیرێ ئەوەی ئێمە دەیبینین و کاکۆگروتی ئیرادە نییە بەو بێ ئیرادەیە زمینە سازی نییە من یەکشت بڵێم ئەگەر حکوومەت ڕاست دەکات مەبەستی ئەنجامدانی هەڵبژاردنە ماوەی ئەوە بۆ مانجێک دەچێت چل پەرلەمانتار یا داشتێکیان داوەتە پەرلەمانی کوردستان داوای بانکێشتی کورتەنانەت میوانداری سەرۆکی حکوومەت و کۆمسیۆنیان کردووە بۆ پەرلەمانی کوردستان ئامادەنین وەڵامی چل پەرلەمانتار بدەنەوە پەرلەمانتارمان ئاگا لێیە لە ماوەی ئەو چەند مانگ و ساڵەیدا زیاد لە دەیە داشتی ئاراستە کردووە تەنها لە پێناو چاکردن و پێشنیاری خستۆتە ڕووی گوێیان لێ نەگرتووە لە کۆمسیۆن کاری باش دەکرێت دەبێت پشتگیری کۆمسیارەکان بین بۆ ئەوەی بتوانن بە یاسا بەو ڕێکارانێکەوە هەیەە هەڵبژاردن ئەنجام بدەن ئەگەر هەڵبژاردنێکی پاک بەرەوە کێشەکان چارەسەر ناکە زۆر بەکوتی نەک هەر چارەسەری ناکە گرفتەکان و قەیرانەکان زۆر قوڵتر دەکات زۆر سوپاس بۆ بەڕێزان دکتۆر سەروەر عەبدوڕەحمان سەرۆکی یونیڤەرسیتی پێی گەشە پێدان و هەروە هۆگر چەتۆ ڕێکخەری تۆڕی شەمس بۆ چاودێری هەڵبژاردنەکان سوپاس بۆ ئێوە بینەرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم خواتان لەگەڵ